بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت. بە بۆنەی هاتنی دووهەمین ساڵیادی ئاخێزێک بە ناوی شۆڕشی ژینا بزوستنەوەیە کە لە شاری سەقز و لە کوردستانەوە بەهۆی مەرگی ناجوێ مێرانەی ژینا دەستی پێکردو. لە ماوەیەکی کوردە سەرتاسەر ئێرانی گرتەوە ئاخێزێکە لە دژی هەڵاواردن و ئاپارتایدی جنسی و جیندەری لە دژی ژنان و بە ناوەڕۆکی پێشڕۆ ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەیەوە سیمای کۆمەڵگە ئێرانی گۆڕی مانگرتنێکی گشتی لە سەرتاسەری کوردستان ڕاگەیەنراوە و کۆمەڵێکی زۆر لە ڕێکخرا و ناوەندی مەدەنی سیاسی و کۆمەڵایەتی و ئەحزابی سیاسی نەیاری ڕژیمی کۆماری ئیسلامی پشتیوانیان لێکردووە و داوایان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە یەکدەست و یەکگرتووانە بەشداری ئەم مانگرتنە بن. بۆ چاوچۆکردنی لایەنە جۆرەجۆرەکانی شۆڕشی ژینا و چۆنیەتی بەرەو پێشبردن و بەسەرکۆتن گەیاندنی ئەم مانگرتنە لە زەنجیرە بەرنامێکی تایبەتدا داوامان لە کۆمەڵی کەسایەتی بەڕێز کردووە بەشداری بەرنامەکەمان بن تا لەم بوارەدا چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری زۆر بەڕێز ڕەسوول عەزیزان پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حەزبی کۆمۆنیستی ئێران دەبین. کاک ڕەسوولمان لەگەڵا. کاک ڕەسوول سڵاو لێبێ و زۆر سپاس کە بەشداری. سلااو لە ئێوە هاوڕێ و سلااوم هەیە لە خزمەت بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە و هەموو خەڵکی کوردستان. زۆر سپاس. کاک ڕەسوول لە سەروبەندی نزیکبوونەوە لە ڕۆژی 25 مانگی خەرمانان داین و دووهەمین ساڵیادی شۆڕشی ژینا شۆڕشێکە سەرچاپای کۆمەڵگای ئێرانی داگرت و چەخماخەکەشی لە کوردستانەوە لێدرا و کاریگەری لەسەر ناوچەکە و دنیاش هەبووە. لە ڕوانگەی بەڕێستانەوە خاڵە بەهێز و لاوازەکانی کامانەن و پێویستە چ بکرێت بۆ ئەوەی مانگرتنێکی گشتی کە بەم بۆنەیەوە ڕاگەندراوە بە سەرکۆچن گات و ئامانجەکانی بپێکێت. زۆر سپاس. بەر لەوەی کە جوابی پرسیارەکەتان بدەمەوە پێویستی دەزانم هەر لێرەوە ڕێز و سڵاو و درود بنێرم بۆ گیانبازی و فیداکاری هەموو تێکۆشەرانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە شۆڕشی ژیان ئازادی ژینایە لە هیچ تێکۆشانێکە سڵیان نەکردەوە و بەردی تەواویاندانا و هەروە سڵاو ڕێز بنێرم بۆ گیانی پاکی هەموو گیان بەخت کردوانەی کە لەو 2 ساڵەدا گیانی خۆیان لە ڕێگای ئەم شۆڕشە مەزنەدا بەخت کردو. بەڵام ئەگەر بینە سەر جوابدانەوەی وڵامی پرسیارەکەی بەڕێستان دەبێ باس لەوە بکەین. ئەوەڵەن دەبێ چاوخشانێکمان هەبێت لەسەرەوەی کە هۆکاری هەڵدانی یا هەڵگیرسانی شۆڕشێکی ئاوە گەورە و مەزن ئەویش لە کوردستانەوە و بەهۆی گیان بەختکردنی کچێکی لاو کە بە میوانی دەچێتە تاران و لەوێ بەداخەوە بەهۆی هەڵسوکەوتی دژە ئینسانی هێزەکانی ئێرشادی ئیسلامی گیانی بەخت دەکا. چەندین هۆکاری تایبەتی هەیە. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا زەخت و زۆرەکانی کۆماری ئیسلامی ئەوەندە پەنگی خواردوتەوە کە هەموو ڕووداوێک ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە ئاخێزێکی گەورەی لێ بکەوێتەوە. بەڵام ئەوەی کە شۆڕشی ژینای لێکەوتەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی بوو کە ئێمە دەزانین لە کۆماری ئیسلامیدا هەڵسوکەوت دەگەڵ ژنان دەگەڵ نیوەی کۆمەلگا چۆنە و بیر و بۆچوونێکی ئاپارتایدی جنسی و تەبعیزێکی جنسی کە هەیە لە نێو کۆمەلگادا بە بیر و بۆچوونێک و قانونی ئەساسی ئەم وڵاتە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بوو کە ئەو چەخماخەیە لێدرا و لەگەڵ هەمووانەش ئێمە دەزانین کە ببورن کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی هەمیشە سیاسی و پێشڕەو بووە و هەمیشە لە بەرابەر هەموو ڕووداوە نائینسانی و دژە ئینسانیەکاندا هەڵوێستی وەرگرتووە و دشکردەوەی هەبووە. ئەمە یەکەم جار نەبوو کە چەخماغی ئاوە لێ دەدرێت. دیارە بەوبەرینیە نەبوو. ئەگەر لە بیرمان بێ لە کاتی گیان بەختکردنی شوانەی قادریشدا خەڵکی کوردستان هەر هەمان هەڵسوکەوتیان نواند احترازیان کرد.
بەڵام بەداخەوە ئەو وەخت ئەم هەڵس و کەوتوی احتراز و احتسابی عمومی و مانگرتنە گشتیانە ئەوەندە بەرفراوان نەبوو کە هاوپشتی گەلانی دیکەی ئێرانی بێتە پشت هەر لە بە کوردستان قەدیسمایەوە. بەس چون ئەو جوڵانەوەی ژن ژیان ئازادی پەیوەندی هەبوو بە نیوەی کۆمەلگاوە ژنانی جامعەوە بۆ داخوازێکی بەرحەقی بەرابەری توانی کە هاوپشتی و هاوخەمی و هاوسۆزی هەموو ژنانی ئێران و چین و تۆژەکانی کۆمەلگا و ئازادی خوازانی ئێران و نەتەوەکانی دیکە بە لای خۆیدا ڕابچێش. بەڵێ کاک ئەزیز هەم لە پێشەکێکە هەم لە بەشی دووهەمی پرسیارەکەی شماماژەم بەوە کرد کە بۆ ساڵیادی ئەم شۆڕشە مانگرتنی گشتی لەلایەن کۆمەڵێک لە ئەحزاب و ئەوانە ڕاگەیەندراوە. پێویستە چ بکرێت کە ئەم مانگرتنە ئامانجەکانی خۆی بپێکێت و بتوانین بەسەرکەوتنی بگەین؟ یەکێک لە کارەکان یا ئەو ئەرکانەی کە دەبێت ئەنجام بدرێت ئەویش ئەوەیە کە هەموو خەڵکی کۆمەلگای کوردستان هەموو چین و توێژەکانی کوردستان یەکدەنگ هاوڕاو هاودەنگ بە پیر بانگەوازی ئەو ڕێکخراوە مەدەنیانە بێن کە سازماندەر و ڕێکخراوی ئەم مانگرتنە گشتی بوون و جگە لەمەش پێویستە کە جگە لەوەی کە خەڵکی کوردستان دەبێت پشتیوانی لێ بکەنەوە بەکردەوە مانگرتنی گشتێکە بەڕێوە بەرن بۆی کە جارێکی دیکە بە کۆماری ئیسلامی نیشان بدەن کە خەڵکی کوردستان بێدەنگ نابێت لە بەرابەر هیچ زوڵم و زۆرێک کە بەرامبەر ڕۆڵەکانیاندا دەکرێت یا بەرامبەر بە خۆشەویستەکانیاندا دەکرێت و لەمانش زیاتر بۆ سەرکەوتنی ئەو مانگرتنە گشتیە پێویستی بە یەکدەنگی و هاودەنگی و یەکگرتوویەکی زۆرتر هەم لە نێوان ڕێکخراوە مەدەنی و فەرهەنگیەکان چین و توێژەکانی کۆمەلگاوە هەروەها پشتیوانێکی گەرم و گوڕ و بێ ئەملا ئەولای دانیشتوانی دەرەوەی وڵات ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات و ئەحزاب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانی نەیاری کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات هەموو ئەوانە پێویستە بە هاوکاری و هاودەنگی پشتیوانی لەم مانگرتنە گشتێ بکەن و حەول بدەن بۆ بەرەو پێشبردننی بە شێوەیەکی هەرچی باشتر و متەمەدینانەتر سازمان بدرێ تا ئەوەی کە دەرەنجامەکەی ئەوەی کە مەبەستە و پێویستە بتواندرێ بە هەموو دنیا جارێکی دیکە ئیسپات بکرێت کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی یەکگرتوویە و لەسەر داخوازە هاوبەشەکانیان یەکگرتوانە ئامادەن بۆ هەموو تێکۆشانێک. زۆر سپاس کاک ڕەسوڵ. پێویستم شۆڕشە لە ڕەوتی بەرەو پێشچوونیدا هەرچی زیاتر جەماوەری بێتەوە و دروشم و داخوازیەکانیشی شۆڕشگەرانەتر و ڕادیکالتر. ئەو کارانەی دەبێت بکرێت بۆ دەستەبەربوونی ئەم ئامانجە کامانن. دیارە بۆ بەرەو پێشچوون و زیاتر فراوانکردنی ئەم شۆڕشە هەرچەند لە ماوەی 2 ساڵی ڕابردووشە دەگەڵ ئەوەی کە ڕەنگە تووشی پاشەکشێش بوو بێ بەڵام هەر بەرفراوان بوو پەلوپۆی هاویشتۆ پێویستە کە یەکەم هەڵسەنگاندنێکی زۆر کۆمەڵ ناسیانەی بۆ بکرێت. هۆکارەکانی پێشکەوتنی چ بوون، هۆکارەکانی دواکەوتن یا پاشەکشەی یا شکەستەکانی چ بوون، چۆن دەتوانین لە ئەزمموی شکەستەکانمان لە شکەستەکانمان ئەزمون وەرگین تەجروبە وەرگین بۆەوەی کە بتوانین شێوازی مبارزە و شۆڕشی خۆمان لە داهاتوودا بە باشترین شێوە دابڕێژین بۆەوەی کە بتوانین بە شێوەیەکی بەرچاو ئەم شۆڕشە پەرە پێ بدەین و بەرەو پێشی بەرین. بەڵام جگە لە هەموو ئەوانە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی بەرفراوانکردن و گەشەپێدانی ئەم شۆڕشە یەکگرتووی هەرچی زیاتری چین و توێژەکانی کۆمەلگایە لە کرێکاران ڕابگرە هەتا ژنانی سەرپەرستی خانەوادە هەتا دانیشتجویان و دانش ئاموزان هەتا مامۆستایان و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا چونکی لەم جامعەیەدا
هەموو چین و تۆژەکانی کۆمەلگا کەوتونە بەر سیستەم، کەوتونە بەر ژێر زەبر و زەنگی زوڵم و هەموو نابەرابەرێک دیارە ئەم شتەمە لەسەر ژنان زۆرترە پێویستە هەموو خەڵکی کۆمەلگا یەکگرتوانە پشتیوانی لەو داخوازە دموکراتیک و پێشکەوتووە خوازانەی ژنان بکە و پشتیوان بێت لەو شۆڕشەدا بۆی کە بتوان ئەو شۆڕش و ئەو ئاخێزە بە باشترین شێوە بەرەو پێش بەرن. بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەوەیە کە ئێمە بزانین کاتێک دەمانکوچ کوردستان چشم و چراغی ئێران یا لەو شوێنەکانی دیکە دەکوترا و ئێمە جۆمان لێ دەبوو بتوانین هەڵسەنگاندنی بۆ بکەین، بتوانین هەڵسەنگاندن بۆ بکەین کە مەسەڵەن کاتێک کە ژنان پێشڕەوی ئەم ئاخێزە بوون هۆکارەکانی سەرکەوتنی چ بوو و ئەوانە بەرجەستە بکەینەوە و لە شکستەکانیش تەجروبە وەرگرین و ئەزموونی لێوەرگرین پێم وابێ باشترین و سەرکەوتووترین ڕێگایە بۆ گەشەپێدانی ئەم شۆڕشە و دەگەڵ ئەمەش بۆڕە ئەم شۆڕشە نابێ بە داخوازە سیمفیەکان بوەستێتەوە. بۆ نمونە بەرابەری ژن و پیا و لە کۆمەلگادا تەنیا بە لەسک و ڕووسەری و حیجاب ناوەستێتەوە. ئێمە پێویستیمان بە بەرابەرەیەک بە یەکسانێکی بە تەواو گشتی هەیە لە کۆمەلگا. ژن دەبێت لەباری ئابووری، لەباری کار، لەباری هەموو ئازادی کەسی فەردی کۆمەڵایەت هەموو شتێک لەو جامعەیەدا بەرابەر بێ. ینی ئاستی شوعارەکان، ئاستی داخوازەکان دەبێت بەرز بکرێنەوە، ڕادیکال بکرێنەوە بۆی کە لە ئاستێکی بچووکدا قەتیس نەکرێتەوە. چونکی کێشەی ژنانی کۆمەلگا تەنیا لەچێک نییە، تەنیا ڕووسەری نیە. بەتایبەت لە کوردستان دیارە قانون ئەو زەبر و زەنگەی سەپاندەوە، بەڵام ئەوەندەی ئێمە دەزانین خەڵکی کوردستان ئەوەندەش پێشکەوتوو یا خەڵکی ئێران ئەوەندەش پێشکەوتووان کە لە ماڵەکانیاندا ئەم قانونە دواکەوتوانە بەڕێوە نابێت. زۆر سپاس کاک ڕەسوڵ. من پرسیارێکی تایبەتیم نەماوە، ئەگەر بۆ خۆتانەتانەوەی ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرموون. زۆر سپاس بۆ ئێوە. شتێکی زیاترم نێ و تەنیا داوام ئەوەیە کە خەڵکی کوردستان هەموو یەکدەنگ و یەکدەست بە پیر ئەو فەراخان و مانگرتنی گشتەی ڕۆژی یەکشەمبە 25 خەرمانان لە دووەمی ساڵ ڕۆژی گیانبەخت کرد و ژینادا بچن بۆی کە جارێکی دیکە بتوانین بە هەموو خەڵکی ئێران نیشانی بدەین کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی سیاسێ، کۆمەلگایەکی یەکدەستە لەسەر هەموو داخوازەکانی خۆیان یەکدەست دێنە مەیدان، شێوازە جۆرەکانی متەمەدینانەی سیاسی و مبارزە دەگرنە پێش و ڕەنگە لە شۆنێکی دیکە زەخت و زۆر بخەنە سەر ڕۆڵەکانیان یا حیزب و تێکۆشەرانیان ئاستەنگیان بۆ دروستکەن. بەڵام لە مەیدانی خەباتی واقعی جەماوەریدا لە کوردستان جوابیان پێدەدەنەوە کە ئەم زەخت و زۆرانە لە دەرەوەی سنوورەکان ناتوانن کاریگەر بێ لەسەر بەرەو پێشبردننی مبارزە و شۆڕشیان. زۆر سپاس بۆ بەشداریتان کاک ڕەسوڵ عەزیزان. پێشمەرگە کۆمەڵە و ئەندامی حەزبی کۆمۆنیستی ئێران. زۆر سپاس بۆ عەزیزانی و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون. ماڵەوە.